بەناوی خوای دەهەندە و دڵۆڤان ئەو خوایەی کە بەدیهێنەری ئەرز و ئاسمانە، خاوەنی حەقە، خاوەنی دەسەڵاتە و ئێمەی دروست کردووە. بینەرانی هێژا و بەڕێز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خوای پەروەردگار کێشەی هەموو لایەکمان حەل بکات و بە ڕەحم و بەزەی خۆی بە بەهەشتی پاک و بەرینی خۆی شادمان بکات. ئەمن ڕامیار ئەحمەدیم، دانشاموزی ساڵەوەڵدە بیرستان، دانیشتووی شاری مەریوانم. تەمەنم 15 ساڵە و شکر بۆ خوای پەروەردگار توانیم لە تەمەنی 14 ساڵیدا ببم بە حافزی کولی قورئان. ئەمن هەر لە تەمەنی مناڵیدا لە ڕاستی ئەو عەلاقەم هەبوو کە ڕۆژێ لە ڕۆژان ببم بە حافزی کەلامی خوای پەروەردگار، کە بەڕاستی شتێ بوو کە لە وڵاتی ئێمەدا زۆر غەریب بوو و حەزمە کرد وەکو کەسێکی موسڵمان بتوانم کە حافزی کەلامەکەی خوای پەروەردگار بم، کە وەکو ژیان نامەیەک بە ئێمەیدا کە بەهۆی ئەو کەلامەوە سەربەرز بین لە دنیا و لە ئاخرەتە. ئەمن زۆر کەس مەبینی کە لە تەمەنی 3 ساڵیدا 7 ساڵ ئەبوون بە حافزی کولی قورئان، بەڵام کە سەیری تەمەنی خۆمە کردو ئەوان لە من چکۆلەترن و حافزی کولی قورئانن، بەڕاستی شەرمم لێ هات کە من نەتوانم کارێکی وا بکەم و هەر بەم هۆیەوە هەوڵمدا و بڕیارمدا کە بم بە حافزی کولی قورئان. گەورەترین کەسانێکەوە مشەوقی من بوو بێتن لە باسی حیفزی قورئاندا دایک و باوکم بوون، کە بەڕاستی باوکم هەموو مانگێک حازرە بوو کە لە شاری مەریوان تاک و بۆکان سەفەرێکی درێژ تێپەڕ بکەین و بەیەکەوە بڕۆین بۆی کە من حیفزەکەم ئیدامە بدەم و شکر بۆ خوا هەر ئەو هەوڵدانی باوک و دایکم بوو کە بێتە هۆکاریەوەی کە من ببم بە حافزی کولی قورئان. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. من باوکی ڕامیاری ئەحمەدیم، شکر بۆ خوا هەر لە مناڵیەوە مناڵمە وەختێکە 3 ساڵان 4 ساڵان بوو احساسم کە عەلاقەیەکی زۆر شەدیدی بە نەتەنها قورئان بە فەرامینی دینی ئیسلام هەیە، بە تایبەت قورئانەکە زۆر عەلاقەی بوو. لە هاوینێکە هەناردم بۆ مزگەوتێک کە ئەلفبایشی نەخوێند بوو، 4 ساڵان بوو، هەناردم بۆ مزگەوت لە فێری حیفزی قورئان خوێندن بێت، کە ڕۆژێک لە دوکانێک دانیشت بووم، مامۆسای مزگەوتەکە تشبیه نابوو ئەوێ، کەسێک پرسیارێک مامۆسا شکر بۆ خوا کلاسی قورئانتان هەیەوتی بەڵێ، عەرزی کرد بە مامۆسا کەستان هەیە شاگردی زیرەکتان هەیەوتی وەڵام مناڵێکی زۆر چکۆلەیە هێشتا ئەلفبایش نازانێ، بەڵام سوبحان الله هەچی ئایا سوورەکانی قورئان ئەخوێنمەوە ئەو مناڵە حیفزی ئەکات. سەرنجمدا کە مناڵە توانایەکی زۆری هەیە. ئەمە قسەی مامۆساکە بوو کە عەرزی کرد منیش وەکو مشەوەقێکی باشتر توانی مشەوەقێ بێتە مشەوەقێ بۆم فەرمایشی مامۆسا. مناڵمە هەناردە کلاسی ڕوخانی قورئان تا ڕوخانی قورئان بە تەواوەتی فێر بوو و دوایە دەستی بە حیفزی قورئان. وەروەها حیفزی قورئانە ئەگەڕێتم وابزانم بۆ بنەماڵەکان عەلاقە بە قورئان بە ئوموراتی دینی وانییە کە بە یەکجار لە ئینسانە بەوجود بێت، بەڵکو هەر لە مناڵیەوە یا هەروەها توانم ئەگەڕێتەوە بۆ زووتر. من خۆم چەند جارە لیان پرسیوم کە چۆن ڕامیارت هەناردە کە حیفزی قورئان کە خۆت علومی دینی نەخوێندە چۆنم عەلاقەتە زۆر پێیا کرد، چونکە غەریب بوو حیفزی قورئان شتێکی زۆر سەرنج ڕاکێش بۆ لای خەڵکی. من ئەوە لە خۆم ئاشکە بم، لە بیرم ناچێت کە ژنم هێنا لە مەراسمی
شیرینی خواردنی خێزانمە لە ناو بازاڕ بازاڕی بووم وها ڕسم و کە دەسەگۆڵێکی زۆر گەورە ببێن بۆ ئەو خانمە هەر کەسێ بۆ لای خێردەزیرانەکەی دەسەگۆڵێکی برد من ئەو ڕۆژە بیرێکی زۆر زۆرم کردو خوای گەورە نایە دڵم کە گەورەترین هەدیە هەچی گەڕام گەورەترین هەدیە و باشترین هەدیە ببم بۆ خێزانم نەمزانی چی بم هەتا خوای گەورە خستێ دڵم کە ڕۆشم و ماڵی دەزیرانی خۆم دڵخێکم پێ بوو وتیان چی هێناوە کە بردم بەم لەفزۆتم زۆر زۆر گەڕام کە باشترین هەدیە سەرزەویت بۆ بێنم لە قورئان باشترم گیر نەهات هەر لەو ڕۆژەیە زۆر زۆر شتێکی سەرنجڕاکێش و بەلای جەماعەتەوە کە من قورئانێکم بە هەدیە بردبوو وابزانم ئەو قورئانە ڕەنگی داوە لە بنەماڵمە ئەوەڵی مناڵم کە ڕامیارە بوو بە حافزە کولی قورئان شکر بۆخوا و هەروەها مناڵی دومیشم کە مناڵێکی کلاسیە کچێکە ئەوێ شکر بۆ خوای گەورە ئێستا جوزی سی لەبەرە ڕامیار کە مەشغوڵی کە 4 ساڵان دەستی پێکرد دوایەوە گەیشتە 7 ساڵان ڕۆشتم مەدرسە حفزی قورئانەکەی کەم کەم دەستی پێکرد کە بتوانێت جوزی سی لەبەرکا بە تەواوەتی دوای ئەوە دەرس خوێندنەکەی زانیم سعاداتێکی زۆر زۆر باشی هەیە و هەروەها مشەوەقیشە بۆ دەرسەکەی لەناو هاوماڵان و مناڵانی ڕەفیقی خۆیان مناڵێکی سەرکەوتوو دیار و بە خاتری حفزی قورئانەکەی شکر بۆخوا نەتەنها حفزی قورئانەکە لە تمەی نەدا لە دەرسی نێخستە دووە بەڵکو باعث بوو کە دەرسەکەیشی زۆر زۆر پێشکەوتوتر و جوانتر بیخوێنن بە تایبەت لە دەورانی ڕاهنماییە کلاس 7 و 8 و 9 کە زۆر زۆر ڕەنگی داوە بووی ئەتوانم ئاماژە بکەم بەوە کە یەکێ لە سەرکەوتوانی مەدرسە بوو لە دەرسی کلاسی خۆیان نەفەری ئەوەڵی کلاس بوو نەفەری ئەوەڵی پایەکەی بوو و هەروەها نەفەری ئەوەڵی مەدرسەیش بوو ئەمە ئەتوانم وەکو شایەتی مدیرانی مەدرسە بەمە ئاماژیان کردووە کە یەکێ لە سەرکەوتووی مناڵەکان و هەروەها وەکو ئولگوی مەدرسە حتا لە ناو مەدرسە وەختی وا بۆ سخۆڕانی بانگیانە کە جارێکیان مدیری مەدرسەکەی پێی وتم وتی جارێکیان ڕامیار لەسەر سەفا قورئانی خوێندەوە ئەویت 20 دقیقە دوای ئەوە نەمزانی کە مناڵ ڕۆشتووە سەر کلاس ئەوە تحتی تەئسیری قورئانەکەی قەرارم گرتبوو وە باعیسەوە کە ئەو مەدرسە بێتە مەدرسەیەکی قورئانی مناڵەکان کە وەختێکە ئاماژە بکەن بە ئولگویەکی لە ناو مەدرسە بۆ دەرس و مەدرسە ئاماژە بە ڕامیار بکەن لە سەرەتاوە کە کلاسی حیفزی قورئان لە شاری بۆکان لە ئاوایی ناچیت دامەزرا بوو لەوەیە دەستم بە حیفزی قورئان کرد و لە دواییشە کلاسەکەمان کە گوێزراوە بۆ ئاوایی کۆسە لەوێ لە خزمەتی ماوەسافوادا توانیم کولی قورئان تەواو بکەم و لەبەری بکەم ئەوەڵ ئاەتێک کە لەبەرم کرد آخرین آياتي بيروزي سورة فتح بو أعوذ بالله من الشيطان الرجيم محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما ئەگەر ئێمەی مسلمان لەبەرکردنی قورئان لە نێوانماندا زیاتر ببێت و فەهممان بۆ قورئان بگەڕێتەوە مشکڵاتێک کە ئەوڕۆ لە نێوانی ئێمەی مسلمانانە هەیە بە دڵنیاییەوە نامێنێت چونکە کتێبێک کە بۆ سەربەرزبوونی ئێمە لە دنیا و لە ڕۆژی دواییشدا خوای پەروەردگار ناردبێتێ سەر ئازیزمان دڵسۆزمان کە لە ئەو دڵسۆزترمان نەبووە لەسەر ئەرز کە ڕەسوول الله و درود و سڵاوی خوای لەسەر بێت بۆ ئەوەی کە ئەمە پێی بژین قورئان تەنیا
ئەوە بە کەڵک نایە کە ئێمە قورئان لەسەر تاقچەیەکی دابنین و فقط لە کاتێکە کە پێویستمان پێ بێ دای بکرین، بەڵکو قورئان بۆ خوێندنەوەیە، بۆ فەهمکردنە و باشتر لە ئەوانش حیفزی قورئانە، چونکە حیفزی قورئان کە لە بەرمان کرد لەگەڵیشیدا فەهم پەیا دەکەین و مەئنووسە بین لەگەڵیا و هاوڕێیەکە بین لەگەڵ قورئاندا و ئەو کاتەیە کە ئێمە ئەم کێشانەی کەوا ئەوڕۆ لە نێوانی ئێمە موسڵمان هەیە بە دڵنیاییەوە بەویستی خوای پەروەردگار نامێنێت. شکر بۆ خوای پەروەردگار هەرچەندکە قورئان غەریب بوو، بەڕاستی لەبەرکردنی قورئان لە کوردستانە تا زۆر غەریب بوو، بەڵام ئێستاکە شکر بۆ خوا ئێستارتێکی وا لێ دراوە کە کلاسانی حیفزی قورئان زیاتر بوونە و بە کۆمەکی خوای پەروەردگار نەتیجەی خۆشیانە بیننەوە کە ئێستاکە شکر بۆ خوا من لە کاتێکا کە حیفزی قورئانم کرد لە مەریوان مەجبور بووم کە لە شارەکەی خۆم بڕۆم و بڕۆمە شارێکی دیکە و لە غەریبیدا خەریکی حیفزی قورئان بم، بەڵام شکر بۆ ئەو خوای پەروەردگارە ئێستاکە چەند کلاسێکی حیفزی قورئان لە شارەکەما دامەزراوە و شکر بۆ خوایش هەر ئێستاکەش بەردەوامن. لە دوای ئەوەی کە حیفزەکەم تەواو کرد لە هاوینە کەیتر دەرسی مەدرسەم نەبوو، شکر بۆ خوا لە کلاسی حیفزە بۆ ئەوەڵجا کە کلاسێکی حیفزی ڕەسمی دانرا دەستم بەکار کرد و شکر بۆ خوا نەتیجەیەکیشمان بوو و کەسانێکمان بوو کە توانیان حیفزەکەیان بیگەێنە 5 جوز و هەتا 6 جوز و 7 جوزئیش و هەروەها کلاسی تەجوید و ڕوخانیشم هەبوو کە شکرەویشە ڕەنگێکی بوو، بەڵام من زیاتر کلاسی حیفزی قورئانم بەلاوە خۆشترە. حیفزی قورئان لەگەڵ تەواوی بوارە قورئانیەکاندا چ ڕوخانی قورئان چ قەرائەتی قورئان لەگەڵ هەموویانە جیاوازیەکی زۆری هەیە، چونکە ئێمە هەروە کە تماشای ئومەتەکانی پێشووەکەین یەکێ لە هۆکارانەی کە بۆ بایسیەوەی کە کتێبەکان تەحریف بکرێ دووری لە بەرکردنی ئەو کتێبانە بوو، کەواتە لە بەرکردنی قورئان باشترین کارە کە بۆ ئەوەڵین ئێستارتێ لە کاری قورئانیا بکرێ لە بەرکردنی قورئان باشترین شتە. ئێمەی موسڵمان کە بیر و باوەڕمان لەسەر ئەوەیە کە خوای پەروەردگار لە هەموو کاتێکدا کۆمەکمانەکات، کەواتە هیچ کارێک بۆ ئێمە سەخت نییە. ئەوانەی کەوا خەریکی ڕوخانی قورئان ئەگە بیر لەوە بکەنەوە ڕۆژێ لە ڕۆژان تەنانەت یەک حرفی قورئانیشیان ناتوانی بخوێننەوە، کە شکر بۆ خوا توانیان بگەێنە ئەو ئاسەیکە توانن قورئان لە ڕووە بخوێننەوە. دەی چی؟ ئێمە چۆن ناتوانین قورئان لەبەر بکەین؟ لەبەرکردنی قورئان هیچ نەتەنها سەخت نییە بەڵکو ڕەحەتترین کارەکانە. ئینسان کە عەلاقەی بە شتێک بوو وەکو ئاوی خواردنی لێیە بۆی، پس هەوڵدان بۆ هەر کارێک بە کۆمەکی خوای پەروەردگار هیچ سەختیەکی تیانی. لە ئەو حیفزی قورئان بەسەرەوە کە مناڵە ئیسە 15 ساڵەتی لە 12 ساڵیە لە مزگەوتەکانە سخۆنڕانی ئەکرد، لە مەراسماتی دینیا دەستەکرد بە سخۆنڕانی، حتا لە شارەکان تر داوەتی لێ ئەکرێت کە بڕوا لە مزگەوتەکانە سخۆنڕانی بکات و بۆ ئەوەی نەک سخۆنڕانمان نییە وەکو مناڵێک کە مامۆسایان خوای گەورە جزای خەیریان باتەوە وەکو مناڵێک بیبن کە بێتە نمونە، چونکە قسەی ئەو مناڵ زۆر تەئسیری هەیە لە مناڵەکانترا. ئێمە مناڵێکی زۆر و جوانێکی زۆرمان هەیە لە جامعەیە کە مناڵێکی وەک ڕامیار ئەتوانێت تەئسیرێکی زۆر باشی بێتیانە، چونکە لە زوانی خۆیان و بە زوانی خۆیان قسەکە باشە قسەکە وەرەگرن. ئەتوانم بڵێم هەم لە حیفزی قورئانەکەیە هەم لە خوێندنەوەیە هەم لە سخۆنڕانیە کەسێکی فەسیحە و هەروەها زوانێکی ڕەسا بەلیغی هەیە بۆ قسەکردن و بە سخۆنڕانیش. شێوەی حیفزی قورئان لە پێشوودا هەر بگەڕێنەوە بۆ زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر شتانێک ماون لەو کاتەدا، مەسڵەوەی کە دوو نەفەری پێکەوە حافزان پێکەوە دەور بکەنەوە، ئەمە ڕەوشێکە کە هەر لە زمانی سەحابەوە بە ئێمە گەیشتووە. بەڵامەکەم ئەوڕۆکە تەکنەلۆژیکە هاتووەتە نێو ژیانی ئێمەوە
باشین شتە بۆی کێمە بەکاری بێنین لە بواری قورئانیدا. مەسڵەن لە حیفزی قورئاندا گوێگرتن یەکێ لە ڕەوشە سەرەکیەکانە کە بێ حتمەن حافزی قورئان بەر لە حیفز ئەنجامی بدا، کە ئەمەش تەکنۆلۆژی بەڕاستی یانێ کۆمەکێکی زۆر زۆر ئەکا بە ئێمە لە حیفزی قورئاندا. ئەو کەسەی کە ئەڵێت من خوام ئەڵڵایە و بە گەورەبوونی ئەو باوەڕێکی پتەوی هەیە کەواتە ئەو کەسە ئەتوانێت لە قورئان لەبەر بکات کە بڵێ من ئەتوانم، چونکە خاوەنی ئەم کەلامە خوایەکی گەورەیە. لە بیر و بڕوای مندا ئەو کەسە ئەتوانێت قورئان لەبەر بکات. من لە مسابقاتی ئامۆژ پەروەرش یا دانش ئاموزی لە مسابقاتی ئەوقافە لەمانەیە بەشداریم کردووە. کلاسی سێهەم بووم، ڕوتبەی 2 شارستانم هێنا کە ئیتر ئەو ڕوتبە 2 بووە هۆکارەوەی کە من هەوڵ بدەم زیاتر کاری قورئانی بکەم و زیاتر پیشڕەفت بکەم. کە لە دوای ئەوە چەند ساڵەکە من بەردەوام نەک تەنیا ڕوتبەی ئەوەڵی شارستان دێنم، ڕوتبەی ئەوەڵی ئوستانیشم هێناوە و بەتەمام کە بتوانم لە ئاستی کشوەریشدا ڕوتبەیەکی باش بهێنم. حیفزی قورئان بەڕاستی کۆمەکێکی زۆری پێکردم. ئەگەر سەیری تەواوی گەورە پیاوانی دین بکەین، ئیمامی شافعی بەر لەوەی کە دەست بە علومی دینی بکە حافزی قورئان بوو و هەروەها باقی سەربەسەبەکانیش. یعنی حیفزی قورئان بەرەکەت بەکاری ئینسانەدا و ئامانجێکە گرتوومەتە بەر پێم خۆشەکە ببم بە پزیشک و بتوانم جەڕاحێکی سەرکەوتو بم، نەک تەنیا لە ئاستی کشوەری خۆمان بەڵکو وەکو ئینسانێک کە توانیمە حافزی قورئان بم کە فاتحی ئەو کەلامە بم، بتوانم بەو ئاسەش بگەیم کە لە جیهانیشدا جەڕاحێکی سەرکەوتو بم. آخرین ئاياتێ کە لە قورئانی پیرۆز تەواوم کرد حاڵەتێکە کە زۆر بەباشی ناتوانی وەسفی بکەیت. حاڵەتێکە کە هەر کات بیری ئەکەومۆ یان فرمێسک لە چاوانم یەتە خوارۆ یان ماتە بم لە جێگای خۆمدا، چونکە حاڵەتێکە کە بەڕاستی وەسف ناکرێت. تۆ بیر لەوەکەیتۆ کە تۆ ئێستا چۆن هەموو پاشایەک تەشبیه نەبێت گاردی ویژەی خۆیان هەیە کە تۆیش بە حیفزی کولی قورئان ئەگەیتەوە ئاسەکە گاردی بە تایبەتی خوای پەروەردگار بیت. لەو حاڵەتەیە قەلبت بە توندی لێ ئەیە، بیر لەوەکەیتەوە پەلەتەکە ئاخرین ئایەت لەبەرکەی، پەلەپەل ئایە بە ئایە لەبەرەکەی، بە خاسی دەوری ناکەیتەوە بەس بۆ ئەوەی کە فریای ئاخرایەت بکەوی. کە ئەمە حاڵەتێکە کە من یانێ خۆم بەڕاستی ئێستاشە ناتوان وەسفی بکەم، هیچ کەس ناتوانێت. حیفزی قورئان شتێکی زۆر پیرۆزە کە نەک تەنیا ئەوەڵ ئایەتێکە لەبەر یەکەیت و هەروە ئاخر ئایەتێکیش کە لەبەر یەکەی هیچ کات تۆ ناتوانیت وەسفی بکەیت. کەلامی خوای پەروەردگار لەبەرکردنی زۆر زۆر پیرۆزە. حافزی قورئان نابێ بەخۆی بنازێت، بەڵکو بەو قورئانەی کە لە سینەیدایە کە خوای پەروەردگار لەبارەیەوە فەرمێت و بە ئوتول عیلم و بە بانترینی عیلمەکان ناوێبات کە لە سوورەی عنکەبوتە خوای پەروەردگار ئاماژەی پێەکە أعوذ بالله من الشيطان الرجيم بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. خوای پەروەردگار لەم ئایەدا باس لە حافزانی قورئانەدا ئەکا کە بە ئوتول عیلم ناویانە بە چ شانازیەک لەوە گەورەتر کە تۆ توانی بێتت
ببی بە حافزی کەلامی خوای پەروەردگار. یعنی هەموو ڕۆژان سرت لە سوژدە بێت، دەمت بە ئەلحەمدولله بێت، زارت بە ئەلحەمدولله عادەتی کرد بێ، هیچ کات ناتوانی شکرانە بژێری ئەو نیعمەتە گەورەیە بکەیت کە ئەویش حیفزی قورئانە. لە وڵاتی ئێرانە کە لە ساڵی 75 لە مەجلیسا تەسویب کرام قانونە ئیمتیازاتێک بۆ حافزانی قورئان دانرا کە بەشێکیان ئەوەی کە هەر کەسی حافزی کولی قورئان بێت ئەتوانێت لە ئازموونی کاشناسی ئەرشەدا بەشداری بکات و ئەگەر لە دوو مەرحەلەدا توانی قبول بێت لیسانسی علوم القورآن و حەدیسی پێئەدەن کە بەدەستی مەعاونی وەزیریش هەتا ئیمزا ئەکرێت. مەرحەلەی ئەوەڵ ئازموونی کەتبیە کە لەگەڵ دانشجوانی کاشناسیە ئەیدەین و لە دوای ئەوەش لە مەرحەلەی دوومە ئازموونی حفزی کول کە شەفاهی لە تاران بە شێوازیەوە 10 سوعال ئەکرێت. ئەگەر لە مەرحەلەی دوومیشدا قبول بێت مەدرکی کارشناسیە علوم القورآن و حەدیث لەلایەنی مەعاونی وەزیر و ئیمزا ئەکرێت وەم کەسە ئەو لیسانسی کەوا گرتوێتی لەگەڵ ئەو کەسەش کەوا 4 ساڵ لە دانشگایە خوێندبێتی هیچ جیاوازیەکی نییە. وەکو باوکێک تەوسیم و باوکانەوەیە ئەو هەموو هەزینە ئەکرێ بۆ کلاسەیلێکی غەیری دینی و کلاسەیلێکی دەرسی کە غەیری دەرسیشە هەزینەی زۆری بواکەن. تەوسیەمەوەیە کە مناڵەکانیان لە پاڵەمە ناڵم نێنێن بۆ وەرزش، ناڵم نێنن بۆ کلاسەیلێکی غەیرە دەرسی بینێرن، بەڵام لە پاڵەمێشە هەروەکو تەوسیەک بۆ ئیمتحانێکی بکەن مناڵەکانیان برێنە بۆ شوێنێک کە فێری هیچ شتێک نابێت. ئەعمال تەواو کارەیلە خەبیث لە ئینسان دوورەکاتەوە. ئینسان فێری خۆشبەختیەکە، فێری احترامی ئەکات، فێری ئەوەی ئەکات کە چۆن ڕێز لە گەورە بگرێت، دایک و باوک چۆن مناڵ ڕێز بگرێت. ئەوش تەنها مزگەوتە. لە مزگەوتە هەموو سفاتی خراپە لە ئینسان دوورەکاتەوە. لە مزگەوتە قورئانەوەترێ بە مناڵ. ئەگەر مناڵەکان بەرەو مزگەوت ڕەوانەیان کەین نەتەنیا بوو خۆمان جێپێک دروست ئەکەین لە دنیاە، بەڵکو بۆ قیامەتیش تاجێکە پێغەمبەر خوا صلی الله علیه فەرموون کە بۆ حافزانی قورئان بە دایک و باوکیان تاجێک ئەدرێت لە قیامەتە کە گەورەترین شانازیە بۆ قیامەتی ئینسان. وەرا لە دنیایشا گەورەترین شانازیە وەسە کە مناڵەکە و مەترەحە، مناڵەکە حفزی قورئانەکە، حفزی کەلامی پەروەردگارەکات. لە کەلامی پەروەردگار گەورەترمان نییە. عومەر موختار قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەفەرمێت مناڵەکانتان فێر قورئانکەن، قورئان خۆی هەموو شتێکیان پێ فێرەکە. تەوسیەم بۆ دایک و باوکانەوەیە کە مناڵەکانیان فێری قورئان خوێندنکەن، قورئان هەموو شتێکیان پێ فێرەکات. منیش لەو ئاسانیم کە بۆ برایانی خۆم قسە بکەم، ئەمە بە دڵ و بە گیانم قسەکەم، بەڵام شتێکە کێشەی ئێستا ئێمە موسڵمانانە نەبوونی یەکێتیە، نەبوونی ڕەحم بۆ یەکتریە کە گەورەترین زەربەی لە کۆمەڵگای ئیسلامی داوە، نەبوونی یەک ڕێی. کاتێکە خوای پەروەردگار بەحسی ئومەتی پێغەمبەری خوا کات، درود و سڵای خوای لەسەر بێت، ئین هذه ئومەتکم ئومەتە واحیدە، ئومەتێکی واحد ناوەبات، نە ئومەتێکە چەند بەشە. ئومەتێکی وا هیچ کات ناگەیێتەوە بە ئەو ئامانجانەی کەوا ئەیەوێت. قسەی ئاخری من تەنیا ئەوەیە کە یەکێتی خۆمان پارێزین، با لە هەر جۆرە تاقمێکین بە هەر بیر و بڕوایەکەوە، بەس ئەوەی کە لا ئیلاهە ئیلا الله دروشمی سەر زمانمانە با هەر بەهۆی ئەو لا ئیلاهە ئیلا اللهشەوە بێت یەکێتی خۆمان پارێزین و داوام لە خوای پەروەردگارەوەیە کە یەکێتیمان دیسان پێ بداتەوە. و لە ئاخرەوە سپاسی خوای پەروەردگارەکەم کە تەوفیقی منی دا کە بە ئەم ئاسە بگەیم کە بم بە حافزی کولی قورئان و لە دایک و باوکی بەڕێز و خۆشەویستم کە پشتی منیان گرت و بەریان نەدام هەتاکو ئەو ڕۆژەی کە توانیم ئاخرین ئاەتەکانی قورئانی پیرۆز لەبەر بکەم. و لە ماوەسانی بەڕێزی خۆم کاک فوادی ئەمیری و کاک کەریم پەناهی کە بەڕاستی ئەوەی لە دەستیان هات کۆمەکی منیان کرد کە ڕەوشی قورئان فێر ببم، کە ڕەوشی حفزی قورئان فێر بم و بتوانم تەواوی بکەم. و لە ماوەسانی بەڕێزی ناچیت بە تایبەتی ماوەسا خزمنژات کە هێزیش سەرشانی خۆی دانا بۆ خزمەت بە دینی خوای پەروەردگار و بۆی کە خزمەت کا بە گەلەکەی خۆی تاکو ئەم قورئانە شیرینە کە غەریب کەوتووە لە نێوانماندا دیسان زیندوو بێتەوە. و سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم کەم زەحمەتیان کێشا و ئەم هەلەیان بۆ من ڕوخساند کە بتوانم قسەیانێک بکەم و قسەی دڵی خۆم ڕابگەێنم و خوای پەروەردگار بەردەوام و بەردەوامترتان بکە بۆ خزمەت گوزاری دین و نەتەوەکەمان.
خوای پەروەردگار لە هەمومان خۆش بێت و سەربەرزی هەردوو دنیامان.